بینەرانی بەڕێزم کاتتان باش. ئەم شەو من پانۆراماتان پێشکەشەکەم. کاک زانا میوانمانە. کاک زاناوە خێربی. سوپاس دەکەم بەڕێز مامۆستا. دەستکەین بە پرسیارەکانمان. پرسیاری چیم لێ بکەین؟ ئەو مۆزوعەکان ڕۆ قەرارە قسەی لێ بکەین. بەڵام ئەو ئیشی من نییە. ئیشی جەنابن نییە. ئیشی من نییە. چۆن ئیشی منی؟ تۆ من لەسەر ئەو نووسرا و لەسەر ئەو کتێبە قسە بکە؟ بەڵێ لەسەر ئەو کتێبە بەڵێ لەسەر ئەو عمومی بابەتەکەی کە پەیوەستە بە دەستورەوە ئیشەکەی من پێشکەشکارە و جەنابەت میوانی. ئەنجا من بینەرانی بەڕێز وا بزانم ئەمە خراپترین تەقدیمی مێژووی بەرنامەی پانۆراما بوو لەو ڕۆژەوە تا ئێستا کە هەیە و لە داهاتووشا باوەڕ ناکەم تەقدیمی وا خراپ هەبێ. سوپاسی کاک زاناکەم کە ئەم تەقدیمەمان ناوە کرد. ئێمە ویستمان پێتان بڵێن هەر کەس ئیشی خۆی و ئەوەی کە لە ئیشێک نازانێ حەق نێویکە واگەر کردیشی بە تەبیعەتی حاڵ تێکێدا و ئەمە قسەکردن لەم مەسئلانە پەیوەندی بە ئێستا و ئایندەی یەک بەیەکی ئێوە و مناڵەکان و نەوەکانی داهاتووتانەوە هەیە. بۆیە قسەکردن لە مەسئلە گشتیەکان بەر لە هەموو شتێک مەسئولیەتە، مەسئولیەتی ئەخلاقیە، مەسئولیەتی نیشتیمانیە، مەسئولیەتێکی نەتەوەیە. نابێ هەر کەسێکمان قسە فرەدەی و ئێوەی ئازیزیش لەوە وشیارترن. بەڵام من لێرەوە دەمەوێت لە یەک لە میدیا بکەم بە گشتی میدیاکە. میدیاکان منبەرێکیان فراهم کردووە بۆ ئەوەی کە یەک کۆمەڵ خەڵک لە بەلاش ببنە عەلامەی گەورە مفتی فتواچین دێن لە خۆیانەوە قسە لە هەندێک مۆزوعی چارە نووسازی گەورەکەن کە زۆر ئاڵۆزن. یعنی بۆی قسە لە مەسئلەی جواب بکەن دەبێت چەند سەد کتێب بخوێنەوە بۆ ئەوەی بێن قسە لە مەسئلەیەکی لەم نەوع بکەن و قسە ئەکەن و قسەکانیشیان ئەسڵ و ئەساسینی. ئەنجا ئەمە یان لە نەزانیەکەن ئەگەر لە نەزانی بیکەن مەفروض نییە جەنابەت گوێ لە بینەری بەڕێز مەفروض نییە جەنابەت گوێ لە نەزان بگری. ئەگەر لە مەبەست لە زانینەوەی کا و بە مەبەستەوە ماکە مەبەستەکەی خراپە، مەبەستەکەی چاواشەکردنە. کاک زانا بە هەر کەس بچێتەوە جێگەی خۆی و ئیشی خۆمان و بەرنامەکەمان دەست پێ بکەین. دەست پێ بکەین. فەرموو. بینەرانی خۆشەویست، سپاس بۆ بەڕێز مامۆستا سەردار عەبدوڵڵا پەرلەمانتاری خولی پێشوەروان و سەر و چاودێری سیاسی. ئێمە مەبەستمان بوو ئەو ئامانجە بە ئێوە بڵین. هەوڵمان داوە لە زۆرترین بەرنامەکان خەڵکی مختص بێنین، بەڵام زۆر جار ئێمە لە ئەو ڕووداوانەی ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە بە تایبەتی ئەو بابەتە دەستوریانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە و عێراق هەرێمی کوردستانی پێدەخاتە کۆچ و بەندەوە زۆر بە خێرایی کۆمەڵێک تەفسیر و تەویلی بۆ دەکرێت کە ڕەنگە کاریگەری لەسەر بازار لەسەر ژیان و گوزەران و لەسەر دەروون و مەزاجی هەمومان هەبێت. بەڵام بەداخەوە نەک ڕەنگە وا نەبووە. ئێمە ئەم شەو لەسەر بابەتێکی قوڵ قسە دەکەین. ئەو بابەتە تەفسیریانی دەستوری عێراقی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەی پەیوەندی بە ژیانی و ژیاری من و تۆی هاوڵاتیەوە هەیە. چەند ڕۆژی ڕابردوو من پێش بەرنامەکە بەسەراتێکم بۆ کاک سەردار باس کرد، یعنی کە بڕیارەکەی دادگای فیدراڵی دەرچوو لەسەر ئەوەی کە دەستوری نییە 400 ملیار دینار بۆ هەرێمی کوردستان بنێرێت. هاوڵاتێکی زۆر ئاسایی لە یەکێک لە بازاڕەکانی پەلەوەر بە منی وتی ئەمڕۆ ئەم بڕیاری دادگای فیدراڵی کاریگەری لەسەر ئەم بازاڕە هەبووە. خۆ بە خێرایی ئەم 400 ملیارە ناگاتە بازاڕی پەلەوەریان وشکە فرۆشیە هەر شوێنێک. بەڵام ئێمەی مێدیا کاتێک بە هەڵا شتەکانە گەیەنین بە ئێوە و میوانەکانمان لە شوێنی خۆیانە ئەکید بازار تێکەدەین، مەزاجی ئێوە تێکەدەین. بۆ ڕاستکردنەوەی هەموو بابەتانە بشەو گفتوگویەکی تێر و تەسە لەسەر ئەو پرسانەکەین. سوپاس بۆ پێشکەشکردنەکەی مامۆستا سەردار عەبدوڵڵا. سپاس بۆ جەنابەت کاک زانا. زۆر سپاس. کاتێ ئەمە قەسدەکەمان باس کرد بۆچی بەڕێزت پێشکەشکار بوویت و من بووم بە میوان. بەڵێ دروست. ئێستا پێتەڵەم ئەو کتێبانەت بۆچی هێناوە؟ من لەگەڵ بەڕێستا بەرنامەم کردووە کۆمەڵێک معلوماتی خۆت زاتی، ئێستا لاپتۆپێک و کتێبێکت هێناوە کە ئەو خۆتت زیاتر لە 2800 پەڕەیەگەر هەڵەنە. بەڵێ. ئەم کتێبە باسی چی ئەکات؟ بۆی بڕۆینە ناو 2848 لاپەڕەیە ڕقەمەکەی خۆی. ئەم کتێبە ساڵی 2010 چاپ کراوە. بەڵێ. بەڵام هەر زوو زانیان کە هەڵبەتە ئەمە پەرلەمان چاپی کردووە، پەرلەمانی عێراق ئەم کتێبە. بەڵێ. هەر زوو زانیان مەترسی ئەم کتێبە چییە؟ بۆیە بە پەلەکەوتنە کۆکردنەوەی نوسخەکانی بۆی نوسخەی لای کەس نەبێ. ئەم کتێبە لە عێراق گیراوەتەوە. ئەم کتێبە گیراوەتەوە سە نوسخەی ئەگەر هەبێ لەو شوێنانەیە کە
دراوە پێیانیا بە مەبەستەوە پێیان داون. باخی ئەم کتێبە چییە؟ ئەمە مەحزەری کۆبوونەوەکانی لیژنەی نووسینەوەی دەستورە. ساڵی 2005 یەکەم هەڵبژاردن کە کرا کۆتایی مانگێکی 2005 یەکەم مەجلیسی بڵێن تەشریعی هەڵبژاردراوی عێراق دامەزرا، حکوومەتی کاتی ئەوەی دکتۆر جعفەری بوو. ئەمە لیژنەی پێک نووسینەوەی دەستوری پێکهێنا. ئەم لیژنەیە لە ناو خۆیان کۆمەڵە لیژنەیەکی تری و دروست کردووە هەر بە پێی اختصاساتی جیاواز لە کورد، لە شیعە، لە سونە، لە ئەقەلیات، لە ئەلمانی، هەر بەجیا بۆ ئەلمانیەکان و لیبراڵەکان حسەیان بەجیا داناوە. هینەکانی تایە گرنگ نییە، ینی من نامێ ئستعرازی زانیاری و چی ئەوانەی خۆم بکەم. ئەم کتێبە بۆ چاپ کراوە، بۆ سەحب کراوەتەوە. باش کاوێمە خوتورەتی خۆی هەیە. ینی بۆ بینەرەکانم بەحسەری نووسینەوەی دەستور گرنگەکەی چییە؟ دێنەوە سەرەوە، دێنە سەرەوە. باش بەڵام من پێشەوە دەمێ ئەگەر ئیجازەم بدە یەک دوو نمونەیەک بێنینەوە. زۆر لەو برادرانەی دێنە سەر تەلەڤیزیۆن، هەڵبەتە ئێمە خەڵکی زۆر شارەزامان هەیە، ئێمە میلەتێکین توانا و لێهاتووی و شارەزایی کەممان نییە لە بواری یاسا و لە بوارەکانی تریش. و لێرە دەمێ بڵێم هەموو ئەوانەی کە لە سیاست کارەکەن دەبێت شتێک لانی کەم ئەلفوبیە و شتێک لە یاسای نێودوڵەتی و لە یاسای دەستوری و لەوانە بزانن، ناکرێ نەیزانن. ئیشەکە دەمەیە ناکرێت لە یاسای نێودوڵەتی نەزانی تەسەورێکت نەبێ لانی کەم، و ناکرێت لە یاسای دەستوریش نەزانی عمومی یاساش تەسەورێکت نەبێ. ئەمە خاڵێکی گرنگە. دوو، بەڵام جاروبار هەندێک دێن وەکو پسپۆر دێن قساکەن. بۆ نمونە من هەندێکم بینی و قسەیان کردووە، ئەڵێ دادگای فیدرالی بۆ نمونە بڕیاری لە دژی 400 میلیۆنەکە دەرکردووە، ملیارەکە 400 میلیارەکە. ئەم قسەی درۆیە، ئەو ناڵێ 400 میلیارەکە. ئەو ئەڵێ ئەو ئیتیفاقی لە بەینی هەرێم و بەغا کراوە بۆ 200 ساڵ مانگانە 200 میلیارە نادەستوریە. ئەوەی ئەو ئەمرەی ئەنجومەنی وەزیرانی هەڵوەشانەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقی هەڵوەشانەوە کە پارەکەی پێنێردرێ، یعنی ئەو 400ی کە قەرزە لە لای نێنێرێ 200ەکانی پێشووتریش قەرزەکە قەرز دەسەرت و بۆ داهاتوش نابێ بۆ نانێرێ. یعنی مۆزوع 400 میلیار نییە، مۆزوع پارەی ڕابردوو و پارەی داهاتوشەکە بۆ نانێرێ بە پێی ئەو قەرارە. ئەواڵێ ئەمە تێنەگەشتنە. وەختێ بە خەڵگەڵی ئەمە هینی 400 میلیارەکەیە، ئەمە تێنەگەشتنە. کەسێک کە ئیشی ئەمە نییە بیڵی ئاساییە، بەڵام کەسێک کە لێی نازانێ و بێت لێرە جەنابە دیار کەناڵی تر میوانداری بکەیت و بێ ئاوا بەم شێوازە عمومی ئەوەی لە بازار و لە فەیسبوک و لە شوێنەکانی تراوترێ ستۆپ بۆ نییە، وەک چۆن من بۆم نییە بەرنامەکە پێشکەشکە. لەو ترسەکانی و لە لێکەوتەکانی پرسیار قساکەین، بەڵام نمونەیەکترت بۆ بێنم. بەڵێ لەو ماوە پێشوە هەندێکم بینی لە کەناڵی جاجا لەم کەناڵی ئێوە لە وەڵا دادگای فدرالی بۆیە بڕیاری لە دژی نەوت و گازی هەرێم دەرکردووە لەبەرەوەی مەلەفی نەوت شەفاف نییە. نەسی قەرارەکەی دادگای فدرالی خوێندوتەوە سەبارەت بەو مەسەلەیە، ڕووم لەو برادرانەیە خوێندوتەوە، هەگەر خوێند بێتەوە قسەی ناکەی، چونکە ئەسڵی قەرارەکەی مەحکەمەی ئیتیحادی هەڵوەشانەوەی یاسای نەوت و گازی هەرێمە، ئەڵێ ئەمە خلافی دەستوری عێراق، ئەمەیە کە قانونەن محکمەی ئیتیحادی حەقی هەڵوەشانەوەی ئەو بڕیارەی نییە. قانونەن پشتەوە سەر بنەماکانی قانون محکمەی ئیتیحادی حەقی ئەوەی نییە. زامن هەر یەکێک لەوانی باس کرد ئەمە تەفاسیل تر بێ بەتەبیعەتی حاڵ ئەواکی. باش مەسەلەن یەکێ لە شتەکان ئێمە لە عێراق کەمینەین، ئەوەی ئەمان پارێزێ ئەوەی ئەمان پارێزێ توافق و شەراکەت و تەوازونە، و ئەمانە بنەمای ئەساسی نووسینەوەی دەستورن و بنەمای ئەساسی نظامی حکومڕانین کە لەسەری ڕێککەوتون و هەوڵە دێن بیپارێزین. ئەمە لە مەسلحەتی شێ بیپارێزێ؟ لە مەسلحەتی ئەقەلیاتە. توافق چییە؟ توافق ئەوەیە کە شیعە و سونە و کورد ناکرێ بە قەد یەک پەرلەمانتاریان هەبێ، چونکە شیعە زۆرە کورد کەمترە سونە کەمە تورکمان کەمە، ناکرێ بڵی بە قەد یەک پەرلەمانتارت هەبێ و نەعادلانەیە، کابێ بە تەمسیلەکەت ڕێژەی بێ، ئەو بە پێی نسبەی خۆی تۆی بە پێی نسبەی خۆت. بەڵام ئەم نسبەیە لە هەیئاتی تەشریعی و لە حکوومەتە تۆغیانی زۆرینە و دیکتاتۆریەتی زۆرینە دروستەکە. بۆ ڕێگەگرتن لە دیکتاتۆریەتی زۆرینە و بۆ عەدالەت لەوەی کە حەقی خۆیەتی بە پێی ڕێژەی خۆی نەرایەتیە بێ، حەقی ڤیتۆ دانراوە. ئەمە پێوترێت توافق. ئەمە توافق بنەمای تریش بەڵێ من لە سەرەتاوە لەگەڵ توافق بووم، ئەو وەختەی لە گۆڕان بووم، گۆڕان دژی توافق بوو، من لەگەڵ توافق بوو.
یەکێتی لەگەڵ تەوافق نەبوو من هەر لەگەڵ تەوافق بووم پارتی لەگەڵ تەوافق نەبوو من هەر لەگەڵ تەوافق بووم چونکە ئەو بەپێی مەسلحەتی شخصیەکان و مەسلحەتی حزبی قەرارەدا من مەسلحەتی باڵای میلەت و ئجازەم دەبێت بێمەوە سەرەتایی بەڵێ قسەکان مەسەلەن مامۆستا کاک سەردار ینی ئەو کتێبە هەڵگیراوەتەوە کۆکراوەتەوە بۆ کۆکراوەتەوە سەبەب من ئێستا ئەو نمونەیەت بۆ تەواو کەم عفوم باشە لە تەوافق ئێمە لە خەمەوە تەفاصیل لەسەرەوەانە بە تەفسیر قساکەین من بەس ئەم نمونەیە گرنگە بینەرانی بەڕێز بزانن ئەو بەڕێزانەی کە دێن قساکەن تیانە شارەزایە ئێمە مامۆستامانە لێیانەوە فێرە بین بەڵام تایەتی لە ئێوە بۆتە مفتی گەورە و عەلامەی گەورە لە ئیشەکەی خۆی نازانێ فتوادا و تۆش باوەڕی پێەکەی و ئەم باوەڕێت و کارەساتی لێکەوێتەوە من لەو قسانەی کە سەبارەت بە تەوافق باسمان کرد جارێکیان لە دیبەیتێکە یەکێک لەو برادرانی کە زۆر ئەوەیە زۆر لە گەورەکانە تۆزیش ما بوو تەلاق بخوا کە دەستوری عێراق هیچ بنەمایەکی تەوافقیتیانە کە دانیشتم بۆم حساب کرد بەپێی ئەو مادەیە بەپێی ئەو مادەیە هەڵبژاردننی سەر و کۆمار هەموو ئەمانە دەستوری عێراق بنەماکانی تەوافقی پاراستووە بۆم حساب کرد ڕقمی مادەکە نەسی مادەکە چی ئەوانە لە جوابی ئەو داتایانە و ئەو مەعتەیاتانەی کە لە ناو دەستورن من خستمە ڕوو ئەوە جوابی دامەوە بە شێوازێکی تۆزە دراماتیکی جوابوتی ئەمن زۆرم لا سەیرە حەقیقەت ئاوا سەر دەبڕدرێ کاکی خۆم تۆ لەو درامایە تۆزێ وەرە خوارەوە حەقیقەت سەر دەبڕدرێمە من چیم کردووە من هاتووم پێ دەڵێم ئەم دەستورەت لە بەسەر بنەمای تەوافق دانراوە ئەمە ئێمە پارێزێ تۆ بە شتێک خەڵەتاوی پێوتری هەوێ وەتەنی عێراقی ئەسڵ و ئەساسی نییە درۆیەکی گەورەیە وەختێ من بداتات بۆ تەرحەکەم بە داتات جوابم بەرەوە بڵێ تۆ درۆکەی دەستی وا لە دەستورانیە پیشاندەوە بڵێ ئەمە بۆ معنایانێ مناقەشە لەگەڵەکە ئەمما تۆ بێی بە بەلاغا لەبەر ئەوەی لە ناو خەڵکە ڕەسیدێکی بێ بنەمات دروست کردووە خەڵکەڵێن فڵان هەرچی بڵێ وایە بێ بە بەلاغا جوابی من بدەیتەوە یا جوابی کاکزانە بدەیتەوە یا جوابی کەسێکی تری شارەزا لە بوارەکە بدەیتەوە و ئەم قسەیە بچێتە سەر خەڵک هی ئەوەیە بە خەڵکی کوردستان بڵێن خەڵکی کوردستانی ترس بێ بزانی گوێ لە کێ هەگری باش بڵێ ئێستا من هەموو ئەوانەی باست کرد ئەمەوێ دیتەیڵێکی باشە بدەیتێ ئەو کتێبە بۆ هەڵگیراوە بۆ کۆکرایەوە کە مامۆستا ئەم کتێبە لەبەرەوەی وەکو عەرزم کردی مەحزەری نووسینەوەی دەستورە بەڵێ ئەو لیژنەیە چەند مانگێک کۆبوونەوە دەستوریان نووسیوەوە مناقەشاتی زۆریان کردو خلافی زۆر هەبووە لە بینیانە کە خلافی زۆر هەبووە لە بینیانە دواتر لەسەر شتێک ڕێککەوتون هەرچی وترا بێ لەوێ نووسراوە ئەوەی لەوێ بە نوکتە مەسەرەن کە بڵێ لە هەندێک لە جەلسەکانەڵێ کاتی نوێژە دوای نیوەڕۆ دانیشینەوە ئەڵێ دوای نیوەڕۆ ئیلتیزاممان هەیە سبەینێ با بخینە یان بخێنێ دوو سبەی کۆبوو هەموو ئەمانەی بە تەفسیڵ ئەمە مەحزەرە مەحزەرە تەفریق کراوە و کراوەتە کتێب و کتێبەکەش دوای سەحب کراوەتەوە بۆ سەحب کراوەتەوە ئەمە پرسیارە جەوهەرەکەیە و بایەخی ئەم کتێبە لەکوایە لەم بەرنامەیە ئێمە بێ دانیشین بڵین بین قسە لەسەر تەفسیرکردن ئەم بەرنامەیە تەرخانکەین بۆ تەفسیری نصوص چیە ئایا ئێمە پێویستمان بە تەفسیر هەیە پێویستمان بە دەستگایەک هەیە تەفسیرکە بێ سێودوو کە کتێبی ئاسمانی تەفسیر کرێ بۆ کتێبی زەمینی تەفسیر ناکرێت بۆ تەفسیر ضرورە بۆچی تەفسیر ئەبێ هەبێ و بۆ ضرورە لەبەرەوەی هەندێک جار ئەو نەسەی مشەڕعی نووسێ ئەو یاسایی دەریەکە ئەو دەستوری دەریەکە زۆر جار هەندێک مەسائل هەیە بە نەزەری اعتیباری وەرنەگرتووە دوای ڕۆدەن کە دوای ڕۆدەن ناکۆکی دروستەکەن لە تەطبیقا کێشەی بۆ دروستە بێ کەوا بێتەوە ئەمە یەکێک لە ئەسبابەکانە یەکێک لە سەبەبەکانەوەی هەندێک لە دەقەکان ڕوون نین یەکێک لە سەبەبەکانەوەی دەقی دژبەیەک هەیە قەواعدی دەستوری و قەواعدی قانونی دژبەیەک هەیە لەناو نصوصی دەستوریە ئەمە چۆن مامەڵەی لەگەڵاکرێ یان ئەبێ دەستور پەکخەی کە ناکرێ یان ئەبێ دەستور هەموارکەیتەوە کە ئەمەشیان ناکرێت بۆ هەر شتێک لە دەستورە هەیە تۆ دانیشی پرۆسەیەکی هەموارکردنەوەی دەستورکەی یا بێ تەفسیرێکی کابێ تەفسیر نەک ئەبێ هەبێ تەفسیرکردنی استفادەی گەورە لەم ئەنجادینەوە سەر ئەمە ضرورەتی چیە بۆ تەفسیر لە تەفسیرە کاکزانە ئێمە دەستگایەکمان هەیە دەستگایەک هەیە مەسئولە لە تەفسیر لە هەندێک وڵاتە پێوترێ محکەمەی دەستوری باڵا بۆ نمونە لە مصر وایە مەجلیسی دەستوری هەیە لە فەرەنسا لە زۆر وڵاتی تر ناوی جیاجیای هەیە ئەم محکەمەیە محکەمەی ئیتیحادی لە یاساکەی خۆی لە ساڵی 2015 دەسەڵاتی تەفسیری نصوصی دەستوری پێ نەداوە بەڵام دوایی دەستور
ئەو دەسەڵاتی پێبەخشیوە کە حەقی تەفسیری دەقەکانی دەستوری هەیە لەگەڵ ئەوەیە حەقی ئینی هەیە یەکێ لە ئەرکەکانی کێشەی بینی هەرێم و دەسەڵاتی ئیتیحادی ئەوانە چۆن یەک لە ئاکاتەوە و مجموعە دەسەڵاتێکی تری هەیە کەوابێ ئێمە دادگایەکمان پێویستە بۆی ئەو مشکلێ ئەو شتێکە پێوترێ قوسور یعنی کەم و کورتیەکە لە دەقە چونکە ئێستا ئەم دەقە مەسەلەن دەستوری ئەمریکی دەستوری ئەمریکی 200 ساڵ لەمەوە پێش نووسراوە ئەم دەستورە ئەگەر زۆر دقێکی پرفکتیش بێ زروفی جیهان شێوازی ژیان گەشەکردنی ئابووری گەشەکردنی تەکنۆلۆژیا هەموو ئەمانە وەزعێکی دروست کردووە کە ئەو دەستورە قەت نایە بۆیە دەستوری ئەمریکی جاروبار تعدیلاتی هەیە تۆ بە تعدیل دەستور ئەمە بکەی بەڵام تۆ ناتوانانی بە بەردەوامی پەنا بۆ تعدیل بەری بە تایبەت دەستوری عێراق بەخۆش بەختانە ئالیەتی هەموارکردنەوەی قورسە زۆر قورسە بە دەرەجەیە قورسە ناوێرن دەستی بۆ برن خاڵێکی تر هەیە کە لێرە دەمێت ئاماژەی پێ بدەم و بینەرانی بەڕێز دیقەتیان نەداوە بەپێی ئەم ئەو دەستورەی عێراق لیژنەیەک دروست بوو لە پەرلەمان لە یەکەم خۆلی پەرلەمان و ئیشیان کرد و تعدیلاتەکانیان حازر کرد خۆشبەختانە ئیشی پێ نەکرا چونکە تعدیلاتێکی زۆر ترسناک بوون بۆ ئێمە شتی زۆر خراپی تیا ئێستا دیسانەوە قسە و باسی تعدیلی دەستور ئەمەیەکە لە مەترسی دارەکانە باش ئێستا دەبێ ورد قسەی لەسەر ئێستا ئێمە من نموزەجی 400 ملیارەکە وەرگرم بەڵێ ئەوەی کە محکمەی فدرالی بڕیاری لێدرا طبعا وەکەوەی جەنابەت باست کرد کە لە دەقەکە هەیە بەڵام کەسێکمان هەیە پێویست دەستگایەکمان پێویستەکە ئەو دەقەمان بۆ تەفسیرترکە و بۆ ماشی ترکاتەوە بۆ بڕیاری لەسەردا ئەوە بۆ بڕیاریان لەسەردا ئێمە ئەتوان بڕیارەکە بڕاستی چۆن بوو چۆن هاتە لای ئێمە ئەمە ئەو نموزەجە و بەراوردە بە بینەرەکان یعنی ئێمە چۆنی تێگەیشتین لە ئەساسا چۆن ئەزانی مشکلەکە لەکوێیە من عرضم کردی ئێمە پێویستمان بە دەستگایەک هەیە تەفسیری دەقەکانی دەستور بکە بەڵێ پێویستمان محکمەی اتحادیمان پێویستە بەڵێ پێویستمانە ئەم محکمەی اتحادیە باشە نەخێر خراپە پێویستمان پێێتی بەڵام ئەم محکمەیە خراپە من ساڵانێکی زۆر بوو ئەو وەختەی بە سەردەمی مالکی غەدر لە کوردستان کرا و بودجیان بە زۆری نەو کەمینە تێپەڕاند ئەوە بوو مەبدەئی تەوافقیان شکاند ئێمە میکانیزمی تەوافقمان بەدەستەوە نەمابوو پێشتر خۆلی پێشووتر ڤیتۆی سەر و کۆمارمان هەبوو خۆلی دووەم نەمان مابوو یاسای مەجلیسی ئیتیحاد دەرنەچووە تا بتوانێ وەکو ئەنجومەنی پیرانی ئەمریکا ڤیتۆی یاساکانی پەرلەمان بکان نێڵێ بە زۆری نەو کەمینە دەرچن کە ئەمە نەبوو ئەوان بە زۆری نەو کەمینە کورد هەموو مقاتعی جلسەکەمان کرد یاساکەیان تێپەڕاند لەو ڕۆژەوە ئیتر غەدریان لە خەڵکی کوردستان کرد لە بڕینی بودجە ئەو وەختە من زۆر کەس پێیانوتم چینە بەردەم محکمەی اتحادی وتم هەڵەیە بۆ تۆ من وەختێک ئەچمە بەردەم شوێنێک دڵنیا بم ئەو شوێنە حەقەکەم بۆ ئەگێڕێتەوە ئەگەر لەمە دڵنیا نەبم بچمە بەردەمی حەماقەتە چونکە بڕیارەکانی دادگای فدرالی باتە وملزمە للجەمیع حەقی نەقزت نییە ئەو بڕیارە دەرەچێت و ناتوانانی مناقەشێتی و ناتوانانی نەقزی بکەی وملزمە بۆ هەموو لایەک ئەگەر چوومە دادگای فدرالی وتی حکوومەتی عێراق لە دەرکردنی ئەو یاسای بودجەیە و لە بڕینی بودجەکەی تۆ کارەکەی دەستوریە ئەو وەختە من بە یاسا تەفسیرێکم داوە لە دژی خۆم لە بەرژەوەندی نارەکانم لە پرۆسی سیاسی لە عێراق باشە مامۆستا ئەم دادگایە من جارێکیان پێم وابێ لەم بەرنامەی جەنابەت بوو وتم لا هینەچێ لە دەستگای خەیاتیەچی ئێستا کاڵە ڕێک چی تێەکەی ئەوەیە ئەوە لێو سەرەوە دەرەچێ بتەوێ بۆ نمونە جلێکی جوانی لێ دەرکەی بتوێ ژنانە بێ بتەوێ پیاوانە بێ بتەوێ نازانم بەتانی چی تێکی ئەوە دەرەکا لەو سەرەوە ئێستا بۆ ئەمە بۆیە ئێمە ئەنجا کێشەکە لەکوێیە ئادێنەوە سەر ئەمە مۆزوع پرسیایەکی زۆر جوهریت کرد تەفسیری نصوص چییە؟ تەفسیری نەسی دستوری پرۆسەیەکی بێ ئەندازە ئاڵۆزە بۆ منوتمە بێ سەد کتێب بخوێنێتەوە بێ قسە بکە بۆ نمونە ئێمە کۆکنین لەسەر ئەوەی تەفسیر چۆن نەکرێ دەقێک دێ ئێمە خلافمان لەسەری هەیە ئەچینە بەردەم دادگا معیارەکە قوت لە چی وەرەگرێت دادگاکە ئەبێ چی بکە بە پنەما بۆ تەفسیری ئەم مادەیە ئێستا حالیان چی ئەکا ئێستا بە میزاجێکە بە میزاج و بە پێی بەرژەوەندی سیاسی جەماعەتێکەکە
ئێستا ئاوایە اینجا دێمە سەر ئەمە ئەم مەوزوعە ئێستا نمونەی زۆر زەقت بووێنەوە کە پەیوەندی بە کوردەوە نێ بۆی کەس پێم نەڵێ وڵا دیفاع لە هینەکە لە هەرێمەکە بەڵێ نەک دیفاع لە هەرێمەکە من تەمەنی خۆمم لە پێناوی ئەم هەرێمەیە سەرف کردو لە شاخ بووم و لە لەحظەیەکی پەشیمان نیم بەڵێ دیفاع لە هەرێمەکەم بەڵام ئەو نەفەسە عێراقچێتی پیا بووە کە بنەمای نییە درۆیەکی گەورەیە وەهمێکی کوشندەیە جەنۆساید ئینتاجەکاتەوە لە داهاتووە لێرەوە بەڵگەت بۆ هێنمەوە ئەمە نابێ پێمان وابێ ئەم دادگایە هەر شتێکی لە بەرەوەی تۆ ڕقت لە فلان حیزبە ڕقت لە فلان حیزبە کە بڕیارەکانی دژ بە خەڵکی هەرێم و داهاتووی هەرێمی کوردستان و قەوارەکە بوون نابێ پێت وابێ ئەو دادگایەکی نەزیها ئێستا نمونەیەکت بۆ باشە قوت لە چی وەرەگرێ مەسەڵەن بچیەکە بە بڵاوەکە و بڕیارانەی دەرێکا بزانە ئەو مشکلەکەی لەوایە کە یەکەم منهج و معیاری موحدی نییە لە دەرکردنی ئەم بڕیارانە کە ئەمە بنەمای تاکید کراوە کە بڕیارەکانی محکەمی فدراڵی شەرعین و یاساین ئەگەداری زۆر ئەوترێ بەڵام کێشەکە لەکوایە ئێمە نمونەیەک بۆ جەنابتێن دوور لە مەوزوعی کورد و هەرێم و نەوت و 400 ملیار و 200 ملیار و هەموو ئەوانە بخینە لاوە ئەم دادگایە کاتی خۆی لیان پرسیوە 2010 الكتلة النيابية الأكثر عددا باشا بومان تفسيرك أو كتلة كقائمة انتخابية بر لها بجاردن يا كتلة لناو بجارنا ائتلافك لدواي بجاردن لناو برلمان ائتلافك جارە جوابێکی غامزی داوە تۆڵی هەردووشێتی ئەمە یەکلا نەکردوێتەوە هەردووشێتی تو شتێک هەیە پێوترێ ئەو شتانە چین کە پەنای بۆ ئەبرێ لە تەفسیری نەساکە کاکدانە ئەمە زۆر گرنگە بە کورتی باسکەین و بە زمانی زۆر سادە محکەمەی فدراڵی بەڵێ بۆ زمانی سادە ئەمە بکەین یا پێویستە کا بچێتە کوێ پێویستە کا پشت بەچی ببەستی پێویستە کا بچێتە کوێ و ئێستا چی ئەکە ئەو گرنگە بۆ خۆی ئێستا چیەکە عەرزم کردی ئێستا ئەو مزاجە و بەرژەوەندی جەماعەتێکە و بەرژەوەندی هەندێک دەرودراوسێ و خزم و ئەوانەیە ئەوە ئێستا ئەواکە ئەزانی ئێمە کۆمەڵە مەزهبێکمان فەقیهەکانی قانون کۆمەڵە مەزهبێکیان داناوە بۆ تەفسیری نصوصی دەستوری مەزهبی شکلی مەزهبی مۆزوعی مەزهبی تێکەڵا کۆمەڵە ڕێگای تەفسیر هەیە لەسەر هەڵبژاردننی هەرێکێک لەم ڕێگایانەیە لەم مەزهبانە کارێکێک لەم مەزهبانە مەجموعەیەک مەدرسە و ئەوانەی خۆی تایە لەسەر بنەمای ئەوەی ئەم دادگایە کامیان ئەکا بە پێوەەر و بنەما دەرەنجامەکە لەسەر ئەماشکێتەوە ئەنجامی بڕیارەکەی بەسراوەتەوە بە هەڵبژاردننی مەزهبەکە و ڕێگای تەفسیرەکەی چییە؟ ئەمە مەسئلەیەکی قانونی مهنی زانستی بەحتە ناکرێ هەموو کەسێک تەنانەت هەندێک کەسیش هەن لەگەڵ ڕێزما هەندێک کەس هەبوو ناڵێم هەندێک کەس یاساشیان خوێندووە خەریجی یاسانە ئەم مەوزوعانە نازانن قسە فڕێدەن ڕقی لە فڵان حیزبە بەپێی ئەو پێوەرە قساکە نەک بەپێی ئەمانە ئەو شتانە چین کە ئەبێ پەنایان بۆ ببرێ لە تەفسیری نصوصی دەستورە شتێک هەیە پێوترێ کوتلەی دەستوری مەسەڵەن لای فەرەنسیەکە کوتلەی دەستوری تەنها دەقی دەستور نییە جەناب دەزانی ئیعلانی شۆڕشی فەرەنسی هی 200 شتێک ساڵ لەمەوبەر بەشێکە لە کوتلەی دەستوری فەرەنسا ئێمە شتێکمان هەیە پێوترێ سەرچاوەکانی سەر و دەستور سەرچاوەکانی سەر و دەستور ئەعلانە جیهانیەکانن ئەعلانی عالمی حقوق ئینسانە هەندێک معاهداتی نێودوڵەتی سەبارەت بە مافەکانی مرۆڤ سەبارەت بە معاهداتی جنێڤ هەندێک معاهداتی نێودوڵەتیە ئەمانە لە نەسی تەفسیری نەسی دەستوریە هەندێک جارە بێ پەنایان بۆ بەری ناڕەقە نابرێ ئەمە ناکە حادی نایبە هەندێک جار ممکنە کردبێتی بەڵام هەندێک جار نایکە لەو شوێنانەی کە ناچار نەبووە زۆر سیاسیانە تەرەفداری بکە هەندێک قەراری باشی دەرکردووە بەڵام لەو شوێنانەی ئەکەوێتە ناو مەعمەعی سیاسەتەوە بە پێی لایەنداری سیاسی کردوێتی و بە بەردەوامیش لە دژی ئێمە کردوێتی بە بەردەوامی لە دژی ئێمە کردوێتی مەسەلەن نمونێک یەکێکتر لە سەرچاوەکان چی یەکێکتر لە سەرچاوەکانی تەفسیری نەسی دەستوری فەلسەفەی دەوڵەتە سروشتی پێکهاتەی دەوڵەتە ئەم دەوڵەتە دەوڵەتێکی دیکتاتۆریە دەوڵەتێکی دیموکراتی تعدودیە دەوڵەتێکی دیموکراتی سادەیە یا دەوڵەتێکی دیموکراتی ئیتیحادی فدرالی هینە ئاڵۆزە اشتراکیە یان ڕەگەزپەرستە یان لەبراڵە
بەپێی ئەمە هەری هەمان دەق بیهێنە بەپێی نظامەکان و فەلسفەی هەرێکێک لەو دەوڵەتانە تەفسیری جیاوازی لێرەوە این بابەتەکە ئاڵۆسترە لەوەی کە ئێمە زۆر قوڵتر و ئاڵۆسترە لەوە ئاڵۆسترە برادرێک بێت پێت بڵێ وڵا لەبەر شەفافیەتەکەیە وڵا لەبەر ئەمە 400 میلیۆن بلیارەکەیە یاکێ پێت بڵێ وڵا ئەمن نازانم حەقیقەت چۆن سەر دەبردرێ بەمە نییە ئەنجا دێمەوە سەر یەکێکی تر لە سەرچاوە هەر ئەساسیەکان تەفسیری نەس شتێکە پێوتری قەزدی مشەڕع ئێمە طبعا چەند جۆرێک تەفسیرمان تەفسیری قەزایمانێ ئەو لێرەدا لێرە حکومەتی اتحادیە لێڵە دێم بە تەفسیل قسە لە ماکە بەڵام ئێمە تەفسیری قەزاییمانەیە تەفسیری ئیداریمانەیە مەجموعەیەک ئەنواعی تەفسیرمان هەیە بۆی تەسەورێک بدەینە بینەران قەزدی مشەڕع یەکێ لە سەرچاوە هەرە سەرەکیەکانی قەزدی مشەڕع پێوتری ئەعمالی تەحزیری ئەعمالی تەحزیری چییە قەزدی مشەڕع ئەو کەسەیە کە دەستوری نووسیوە یا هەموو ئەو مزەکەراتانەیە کە هین کراوە مەسەلەن کاک دکتۆر فواد معسووم لە بیرۆوەریەکانی خۆیان باسی نامەیەکە کادایەتێ لژنەی سیاغی دەستور بۆ دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار ئەڵێ من ئەمانم بۆ پێشنیار کردبوو بۆ دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار دوای ئەو خاڵانە قبول نەکرا ئەم نامەیە ئەچێتە بابی ئەعمالی تەحزیریەوە ئەم کتێبە ئەوەیە بابی ئەعمالی تەحزیری ئێمە لەمە دووە یەکێ لە خەلەلەکان ئەوەیەکە لەمە دووە بۆ تەفسیری هەر نەسەکی دەستور حێزە سیاسەکان ئەمە ئەخوێنەوە پشتی پێ ئەبەستن پەرلەمانتارەکانیان من خۆم نەم بیستووە هیوادارم زۆر باش ئاگایان مەسەلەن بۆ کوتلە نیابەکانی ئێستا کورد هەیان بێت ئەمە وەکو عەرزم کردی ئەو ناچێ لەگەڵ تا خلافێکت نییە لەسەر نەسەکی دەستوری بەڵێ بێگومان باش من نەبێ بچمەوە بزانم قەزدی مشەڕع چییە لەوێ هەیە ئەمە قەزدی مشەڕع لێرەیە قەزدی مشەڕع لێرەیە بۆی مەگەڕێ وقەزدی مشەڕع ئیجماعێک هەیە لەسەرەوەی کە شتێک هەیە پێوترێ ئەعمالی تەحزیری ئەم دقانەیە و ئەو مزەکەر و نامانەیە ئێستا ئاماژەم بە نامەیەکی کە دکتۆر فواد معسووم کرد مەسەلەن من ئەم کتێبە ئیزافەتەن بۆ ئەوەی کە ئەبێتە سەرچاوەیەکی یەکلاکەرەوەی گرنگ بۆ تەفسیری ئەو نەسانە ئەمە ئیشێکی زۆر گرنگە لەمە دوو ئەبێ هەمومان ئەم نوسخەیەمان هەبێ هەموو سەرکردایەتەکانە بێ نوسخەیان هەبێ پەرلەمانتارەکانە بێ نوسخەیان هەبێ ئەوانەی ئەبن بە محامیمان لە بەردەم هەر داوایەک لە دادگای فدرالی دەبێت پشت بەم کتێبە بستن ئەگەر پشتی پێ بەستین بەو قەزدی مشەڕع هەم مامۆستا سەردار ئەتوانین لەو بەشێک لەو بابەتانە لە بەشەوەندی خۆمان محامیەکە بێ بڕاتە بەردەم محکەمەی فدرالی بڵێ ئەمە من نمونەت بۆیانەوە من طبعا ئەم کتێبە نامێ باسکەین بچێ ناو تەفاسیری چۆ کتێبم بۆ نەیەناوە بڵێم وڵا ئەم کتێبە من وا مهم و چیوانە بۆ ئەمە بڵێم ئەم کتێبە دەبێ هەمان بێ تەسەورێکی لەسەر باس کرد لەسەر زمانی ڕسمی کێشا بووە بەڵێ لەم مناقەشانە لەسەر زمانی ڕسمی کێشا هەبووە لە گفتوگۆکانە بەڵێ لە گفتوگۆکانە کێشەی گەورە هەبووە پێی وا بووە زمانی کوردی لە پاڵ زمانی عەرەبی لە هەندێک شوێنی ناوچەیە ڕسمیە هەیە هاتووتی نەخێرە بێ تورکمانیشی لەگەڵ بێ محمود بەشەدانی لە شوێنێکە ئەڵێ حاکم و کەم لە بەپێی یاسای خۆت محاکەمەتەکەم تۆ داوای کەرکووکەکەی تۆ چی داواکەی لە عێراق وەکو کورچی داواکەی لە عەرەب منیش داوای ئەوەکەم بۆ تورکمان لە کوردستان وات پێڵێ مەسەلەن یەکێک هێشتا خۆشەکانەوەیە کە یەکێک لە پێشنیارەکان بۆ طبعا یەکێک لەو شتانەی کە لەم هینە هەیە کاک زانە بە تەفسیل یەکێک لە لیژنەکان بە تەفسیل باسی هەرێمی کردووە دەسەڵاتی تەنفیزی لە هەرێم چییە دەسەڵاتی تەشریعی چییە دەسەڵاتەکانی هەرێم چین تعريفي چییە الأقاليم هي حكومة مبسوطة على أراضيها والله نسيمان على المياه الإقليمية بلام لبري أو دەسەڵاتی حصري اتحادية دواي الله يكرد معنا أراضيها ومواطنيها في جميع الشؤون التي لا تختص بها الاتحاد أما هنا أما دانك ليران نزيكي أوا أرواب بو بيستحوت تا بەڵێ هەمووی هەرێمە 33 مادەی دوور و درێژە باسی هەموو شتێکی تایە هەوی هەرێم هیچی لە دەستورەدا نەنراوە لە نەسی دەستورانیە کەوابێ یەکێکی تر لە سەرچاوەکانی دروستبوونی ناکۆکی حتا نەوت و غازیش باس ئێستا دێمە سەر ئەمە داهاتی هەرێم وارداتی و مەسئلەی نەوت و غازیستە نەسێکت بۆ خێنەوە زۆر سەرنجڕاکێشە یەکێک لە سەرچاوەکانی ناکۆکی لە قەواعدی دەستوری
ولا نصي دستوري چی دروستێکە ئەوەیە کە ئەوانەی دەستورە نووسنەوە سەر بە ئتیجاه و فەلسەفە و تێگەیشتن و نەتەوە و ئەوانەی جیاواز بن هەر کەسێک وڵداشتی خۆی بسەپێنێ بۆیە لە ئەخیرا نەسێک دەرەچی هەوڵدا هەمویان ڕازیکە و کەسیشان ڕازی ناکات دوای لە تەفسیرە دەبێت تۆ بچیتەوە سەر قەزدی مشەڕع و لێرە هەیدوەزیتەوە ئەوە قووەتی قانونی هەیە یان قووەتی یاسایی یان قووەتی ئەمە یەکێک لە سەرچاوە ئەساسیەکانی تەفسیرە یعنی تۆ بۆ ئەوەی ئەمە هەندێک لە جار شیعەکان پەنایان بۆ بردووە بۆیان بردووە ئێمە نەمانزانیوە ئەوان پەنایان بۆ بردووە ئەزانی کاک زانایەکە لە شتە خۆشەکانەوەی کە لەسەر نەوت و غاز مەسەلەن ئێستا نەوت و غاز ئەڵێکی لێرە ئەڵێ سەرواتی سروشتی ئەقالیم بڵێن سامانی سروشتی هەرێمەکان مڵکی گەلی هەرێمە گەلی ئەو هەرێمەیە کە تیایژی باشە ئەم سەرچاوەی نەوت و گاز و کانزاکان لەلایەن حکوومەتەکانی هەرێم و لە ژێر سەرپەرشتی و چاودێری حکوومەتی ئیتیحادی استثماریان تیاکری و بەرهێنانیان تیاکری و دوای ئەوەی کە استثمارەکە بڵێن پارەکەی ئەدرێ کولفەی دەرهێنان و تەنقیب و ئەوانە ئەدرێ اینجا دابەشەکرێ لەسەر چی ڕێک نەکەوتون یعنی ئەم نەسە لیژنەی ئەساسی قبولی کردووە لەسەر چی ڕێک نەکەوتون لەسەر ئەو نسبەیە کە چەند دەدرێتە حکوومەتی ئیتیحادی و چەند دەدرێتە هەرێمەکان لەوێ شەڕێک نەکەوتون ئەمە لێرە ئەمە دوای نەچوە ناو دەستورەوە کەوابێ ئێمە بۆی تێبگەین لەو نەسەی کە باسی نەوت و گازەکە دەبێت بگەڕێنەوە بۆ قەزدی مشەڕع ئەمە قەزدی مشەڕع باشە تا مەسەلە لە مەسەلەی نەوت و غازە لە مەسەلەی لەو بابەتانەی ئەگەر ئێمە ئەوەمان هەبێ بتوانین بەحامیەکی زیرەکی وردی وریا ئەتوانێت مەسەلە لەو بابەتانە لە ئەتوانین چی بکەین ئەتوانین ئەم محاجەزەیە بکەین ئەتوانی ئحراجێکی گەورە دروستکەین بە تایبەتیش ئێستا ئەم محکەمە ئیتیحادیە خۆی زۆر محرەجە ئەم محکەمە ئیتیحادیە قسەی زۆر لەسەرە من بۆ خۆم پێم وایە محکەمەیە بهەڵوەشێتەوە من پێم وایە محکەمەیە بهەڵوەشێتەوە ئەبێ محکەمەی هەڵوەشێتەوە یاسای بە قووەتی قانونی و دەستوری یان نەتەوەیی مەسئلەکە چییە لە جیاتیەوەی تەفسیری دەستور کە مەسەن کاکزانە من وەرێکت بڵێ ئێستا دوور دیسانەوە لە هەرێم و لە نەوت و هەموو ئەوانە جەنابە دەزانی منێشەکەم لەوانەی ناڕازی زۆر ناڕزایەتی زۆرم لەسەر مەلەفی نەوت هەیە و ئەم ناڕزایەتیانم بە زمانی زۆر ڕق لە ژووری داخرا و کۆبنەوەی داخرا و باس کردووە قیاداتی کوردستانی شایەتن واشتی زۆر گەورە وتووە و پێشنیاری زۆر گەورەم کردووە هەندێک لایەنی دەسەڵات قبوڵیان کردووە خوا شاهیدە هەندێک لایەنی معارەزەتێکیان داوە وەختی نییە ئەمانە باسکەم بەڵام بۆ وەختی نییە باسی کەم چکە من نهاتوم برین دروستکەم نەش هاتووم برین بکڵێنەوە داهاتوم خزمەت بکەم هەندێک بەرچاوڕوونی بدەین مەسەلەن دوور لە ئەمانە من موضوعی الكتلة النيابية الأكثر عددا بود باسكت نمونة يكتب بو باسك أم ياسايا ليه أم دادقايا ليه برسن بالله أغلبية مطلقة لدنقدانا معنى هيك لمحكمة فيدرالية برسن ليه برسن صار 2007 تفسيري شي داوا عليه دستور ليشوا وتبيتي أغلبية مطلقة يعني نيو زائد يك بالله ليشوا وتبيتي أغلبية مطلقي ئەندامانی پەرلەمان زۆرینەی ڕەهای ئەندامانی پەرلەمان ئەمە ئەکاتە 165 کورسی لەکوێ نەیوت پێ ئەندامانی پەرلەمان وتبێتی زۆرینەی ڕەها ئەوە زۆرینەی ڕەهای نیسابە یعنی ئەگەر تۆ نیسابەکەت بە 180 تەمین بوو 180 لە ژوورەوە بۆ ئەمە نیسابی هەیە جەلسەکە تۆ بە 91 دەنگ بەغلبێ مطلقە حساب بکرێ کە ئەمە کارە ساتە أما محكمة فيدرالي أما قراري محكمة اتحادية 2007 دەری کردو ئەم کارەساتەشم قبوڵە باش دوای دە 15 ساڵ هاتووی قرارێکی ترت دەرکردووە لەسەر هەمان مۆزوع ئەڵێ لەکوێ وترا زۆرینەی ڕەها الأغلبية المطلقة پێویست بۆ ناکان وتبێتی الأغلبية المطلقة لعدد أعضاء مجلس النواب يعني زۆرینەی ڕەهای ئەندامانی پەرلەمان وای وتبێ ئەکاتە زۆرینەی ڕەها یعنی 165 ئەگەر نەشی وتبێ هەکاتە 165 زەحمەت نەبێ ئەوەی یەکەمیانت ڕاست بوو یا ئەمەی دووەمیان من لە جەناب دەپرسم لە پەرلەمانە معیاری ئەساسی و لە نەتیجە ئەوەی حکم لە هەموو مەسئلەیەکەدا دەنگدان و نیسابەکانی دەنگدانە بەڵێ بێگومان وانە بەڵێ باش تۆ دە 15 ساڵی ڕێک
حق داوە بۆی وڵا سەرۆک وەزیران ئەبێ بەنیوەی مطلق یعنی 165 سەحبی سقی لێ بکرێ بەڵام وەزیر ئەکرێ مەسەلەن بۆ نمونە بە 85 سەحبی سقی لێ بکەی تۆ دە 15 ساڵ خلافی دەستورە پێت تۆ دە 15 ساڵ ئەمە تەشریح کردووە شەرعیەتت بەمە داوە پەرلەمانت کۆت کردووە ڕێگەت نەداوە ئەم پەرلەمانە ئیشەکەی خۆی بکە باش ئیش بکە نیسابێکی دەنگدانت بۆ تەمین کردووە کە بودجەی ئێمە ئەکرێ بە نەک بە 165 ئەکرێ بە 110 ڕۆیشت بێ بۆ چونکە ئەو جەنابی قەراری داوە لەو شوێنە ئەوەی دوای دێتەوە دوای لە 15 ساڵات تۆڵێ نا لە هەر شوێنێکا وترابێ ئەغلبیە مطلقا ئەو معنای ئەوەیە نیوە زائیدێکی ئەندامانی پەرلەمانە بە ئەمە میزاجێت نییە نمونەیەکترت بۆ بۆی نمونونەکان سەبات بە هەرێم نمونە ناهێنینەوە باش ئەو تا ساهەمی عرب بۆی هین بێ بۆی ڕوون بێ لای خەڵک ئێمە ئەمانەوەی حقیقەتی ئەم مەسەلەیە بە شێوازێکی بابەتی ڕوونکەینەوە ئەم دەستورە کاتی خۆی نووسراوەتەوە بۆ نووسراوەتەوە یەکەم نظامێکی فیدرالی دابمەزرێ دووەم نظامێکی دیموکراسی پەرلەمانی تعددی دابمەزرێ باشە لەو ساڵانەی ئەخیر حەقی تەرشیحی نەک تەکلیف سەر و کۆمار حەقی تەکلیفی هەیە کوتلەی ئەکبەر حەقی تەرشیحی هەیە کوتلەی ئەکبەر باش کە محکەمەی اتحادی ڕووی نەکردوێتەوە کوتلەی ئەکبەر چییە لەم ئەخیرەیە شیعەکانیان چی پار و پێراروانە دوای ئاخر انتخابات كتلة المكون الأكبر كاتي خوي 2010 مالكي بخومي وت وتي لقال كتلة كردستان كان قصب كم اللي وفدي مفاوض بو قصب كبا إما لقال إيوه كتلة أكبر دروس كين أواني تر خينا دروا إما وبارتي ويكتي وإيوه كومال ويقرتو كتلة أكبر دروس تكين كوابي إما كتلة أكبر لكن بيكاتي شي جواز يستكر دوانة كتلة أكبر كألان كتلة المكون الأكبر يعني شيعة أما كي حقي دعوة بتو بمجورانا ما تفسير كي ومحكمة اتحادي محكمة اتحادي نكبر بلا محكمة اتحادي لو صلاني أخير ده صلاتي ببي قرارك خوي ده صلاتي ترشيح نك تكليفي دعوة الرئيس الجمهور بقرارك أزامي عن شيء عفوا كزامي عن شيء يعني ما سر لبري نظامك تقولي لنظامك برلماني وكدو بالرئاسي لنظامي الرئاسي سر كومار أتواني جناب الترشيح كا لنظامي برلماني ناتواني لنظامي برلماني كتلي براوا كانديدي سرق وزيران كانديدك عفوك ليرة مثلا لدستور عراقية زورك لو ميواناني كلا سرتها وبرزت باسط كرو زورك لخلشش بيوايا كلا ناو دستور عراقية كومالك بومبي توقيت كراوه ويستا محكمة فيدرالي يك أم بومب توقيت كراوانا أكسيفك ولا هر حالاتك بهريم كردستان تقنوا وتنانت استبت زورك مثلا اواني كمان بيستوموا معلومات اللي ورقتون عليه بون من لا سنه وتغازا مثلا لما سلي بارناردنكيا كبت تفصيلك اوابو ولا كوملك بابتي تري نجتماعيشا او بابتاني كمحكمه فيدرالي اوانا لغمن دانيو هريم كردستان امر ناسبي بيلسداني وتقنوا براستي اوانا هي لنا دستوره وأتوارد شون ريلي يجري أجر هي يعني محكمة فيدرالية وكوي زنابة مطلقا مزازي بريالة محكمة اتحادي شون بيو بريالة نمبان منيك بوبين مو صار 2012 لسر داوي مالكي بالله محكمة اتحادي قرار يجي داوا هيئات مستقل أبسيتوا بس سروكاتي أنجمني وزيرانوا مكاتي خوي أم نظام ما لسر أساس جدانوا نظامي ديكتاتورية دروز نبيتوا هيئاتي مستقل من بودانا ولا دروي ده صلاة وهجموني ده صلاتي تنفيذي بن بوي بتواني مراقبة كاولي برسيتو مساءلة بكا ولا جد ترسي أور رابورت كاني ننسي كوميسيوني البجاردنا كوميسيوني مافكاني مروفا كوميسيوني كاني ترى هي أي نزاعات ملكية هي أي نزاهية أماني بقرار محكمة اتحادي بسوتوا بسروا وزيرانوا بسروا كاتي أنجمني وزيرانوا أما لێدانی سەر لەبەری بنەمای فەلسەفەی دەوڵەتە باسی هەرێممان کرد ئەمە ڕەبتی بە هەرێمەوە هەیە ئێستا ئەمە ڕەبتی بە هەرێمەوە هەبوو ئەمە کۆمەڵێک قەرارن کە دەری کردووە عێراق بەرەو دیکتاتۆرێتە با ئەو نظامە بەرەو بەڕێز لە جملەی دەسەڵاتی مثلا بەو شێوە بڕوا ئێمە بەرەو جینۆسایدێکی تر بڕۆین ئەمە تەفسیری و بابەتە عەفوم کە ئێمە
ئەوەی ئەمان پارێزی هەر کەمینەیەک لە وڵاتانە ئەوەی ئەی پارێزێ تەوافقە بەڵێ توافق ئێمە لە بۆ ئەم دەستورە بنەمای تەوافقی زۆرتیە بۆ نمونە نیسابی دوو لە سەرسێ بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار بنەمایەک تەوافقیە بۆ مەداناوە مشەڕع کاتی خۆی بۆ مەداناوە چونکە پێکهێنانی حکوومەت بە دەنگدانی کابینە لەسەر پەرلەمان دەست پێ ناکە بە هەڵبژاردننی ڕێز جمهور دەست پێکە چونکە ڕێز جمهورە بێ هەڵبژێری بۆی تەکلیفی مرەشەحەکە بکە ئەم بێ بۆ داناوە ئەبێ ئەم بە دوو لە سەرسێ هەڵبژێردرێ بۆ ئەوەی هیچ تەرەفێک ناتوانێت بەتەنیا ئینفراد بکە بۆ ئەمە من کاتی خۆی پارتی دژی بوو من لەگەڵی بووم دژی موقفەکەی پارتی بووم دوای یەکێتی دژی بوو من دیسانە دژی موقفەکەی یەکێتی بووم چونکە من لەلام بنەمای ئەساسی بەرژەوەندی حزبی و شخصی ئەوانە نییە من لەلامەوە تەوافق کوردە پارێزێ ئێمە لە خولی یەکەمە سەر و کۆمار ڤیتۆی هەبوو ئێستا مەسەلەن یەکێک لە بنەماکانی تەوافق لەم دەستورە چییە ئەوان بۆیان نییە ئەو مەسئلانەی لە بەنەسێکی دەستوری بۆیان نیە و مەسئلانەی پەیوەندی بە هەرێمەوە هەیە هەموار ناکرێتەوە بۆیان نیە هەمواریکەنەوە یەکێک لەو شتانەی کە من زۆر لێ ترسم کاکزانە و ئەمە من تقریبا 10 ساڵە ئەمە بەم سەرکردانە لە ژووری داخراوە پیانەڵێ ئێمە کاتی خۆی دامان ناوار هەموارێک ئەگەر خراپ بوو بۆی تێنەفڕێ دوو لە سەرسەی دانیشتوان یا دەنگدەرانی سێ پارێزگاگەر دژی دەنگیاندا نەڕوە من پێم وایە ئەو هاش و هوشە میدیایەی و ئەو نەزانانەی میدیاکانیان هێنن بەڕق ئێمە لەگەڵم سوڵتە و ئەمەم سوڵتەیە لە هەرێم خلافمان هەیە ناکۆکیمان هەیە دژمنایەتیمان نییە ڕقمان نییە و نابێ خلافمان لەگەڵ ئەمان تەنانەت ئەگەر ڕقش لەمانە ئازادی بەس نابێت تۆ ڕقت لە نیشتیمانەکە بێ نابێت ڕقت لە قەوارەکە بێ نابێت پێ دوابێ بەدیلەکە ئەوی ترا نابێت لە شەقامەکانی سلێمانی عبادی بکەی لە نەتیجە عبادی هێنانی چەکدار بۆ سەر کوردستان و جینۆسایدی کە کرد دەستوری پێشێ کرد من نمونەیەک هەیە لێرە حەزام کەم ئێستابینەوە سەر هەرێم خلافێکە بۆ مەسەلەن نوکتەیەک هەیە ڕئیسی ئیقلیم چییە یەکێک لەو کەسانە پێشنیاری کردۆڵێ با ناوی بنێن حاکم لە ئیقلیم هەندێکیان لێ ناوی بنێن والی لە شوێنێکە ئەڵێ چی ڕئیس الإقلیم سەرۆکی هەرێم سەرۆکی اینجا ئێستا من باسی ئەوە کەم وەختێ ئەم دەقە نووسراوەتەوە ئەو دەقە نووسراوەتەوە هێشتا کورد هەڵبژاردننی نەکردو سەرۆکی هەرێمی هەڵ نەبژاردووە هێشتا کاک مەسعود سەرۆکی هەرێم نییە قسە لەسەر سوڵتەی کووردە سوڵتەی هەرێمە سیادەی کوردستانە لێرە یەکێ لە دەقەکان ئەڵێکی ئەڵێ سەرۆکی هەرێم نوێنەرایەتی هەرێمەکە لە دەرەوەی هەرێم و یان لەگەڵ حکوومەتی اتحادی ئەمە چەندێک فراوانە بەڵێ چەندێک گەورەیە چەند زۆر ئەم سەڵاحیاتانە خراپ نییە وەنا زۆرە ئەو پێت بڵێ تۆ بۆت هەیە نوێنەرایەتی هەرێم کەی لەگەڵ دەرەوەی خۆت وەمە لە دەستورە تەسبیتکە ئەمە مەسەلەیەکی گرنگە بەڵام مە تەسبیت نەکراوە لە دەستورە ئەم خلافانەی کە لە ناو ئەمەیە هەن دواتر ئەمەی لێکەوتوتەوە ئەمە ئێستا خلافمان هەیە لەسەر تەفسیرکردنی بۆی تەفسیریکەین ئەبێ بچینەوە سەر ئەم خلافانە قەسدی ئەو وەختەی کە ئەمە وای لێکراوە بە چه قەسدێک نووسن ئەو وارداتی هەرێم چییە وارداتی هەرێم بەپێی ئەمە ئەڵێ چی وارداتی هەرێم ئەڵێ حکوومەتی هەرێم بودجەی ساڵانەی هەیە هەرێمی هەیە ئیرادات و نەفقاتی تایە ئیراداتی هەرێم وارداتی هەرێم پێک دێ وارداتی ذاتی هەرێم خۆی من حەکانی حکوومەتی اتحادی تایەتی بڵێ تۆ وەرە حکوومەتی ئەوە نادەیتە حکوومەتی اتحادی ئەوە نادەی تیانە بەڵام ئەمە نەچۆتە ناو دەستی دەستورەوە ئەمە لەکوێ ئەتوانی استفادەی لێ بکەی لەوەی کە بگەڕێیتەوە بۆ تەفسیری ئەو مادانەی دەستور کە ئەو دەیە بە میزاج تەفسیریکە استفادەی لێ قوتیشان هەیە بەطبیعەتی حاڵ نەکەر ئەمانە من قسەیەکەم ڕەنگە زۆر لەو ئازیزانە پیان سێر بێم پێم وایە تەنانەت قانونی ئیدارەی دەوڵەتیش بەشێکە لە ئەعمالی تەحزیری چکۆم دەستورە یەکێک لە سەرچاوەکانی قانونی ئیدارەی دەوڵەتە ڕاستە ئەم بە دەقێک ئەوەی هەڵۆشانەوەتەوە جگە لە یەک دوو مادەی 58 ئەوەی کە ئەو بۆمبە چەندراوانە هەیە ئەگەر بێتەوان بین و ئێمە وریانە بین بۆمبی چەندراو لەناو ئەمە زۆرە کاک زانە نمونەیەکی تر بۆم گرنگە منومانە بۆ بەڵێنەری بەڕێز خلاف لەسەر فیدرالی هەبووە سەرەتا دژی فیدرالی بوون ئێمە موسڕ بووین دوای سونەکان دێن ئەڵێن ئێمە خصوصیەتی کورد مراعاتەکەین بەڵام فیدرالی ئەبێتە مای تەقسیم لێکە لە مداخلەکانیان
کاک دکتۆر فواد دەڵێ ئێمە لە بەردەم اختیاری حکومی ذاتی و فیدرالی نین ئێمە لە بەردەم اختیاری فیدرالی و کۆنفیدرالی ئێمە کۆنفیدرالیمان ناوێ نامانوێت لە عێراق جێبینەوە بەڵام ئەگەر تانوێ عێراق بە موحەدی بمێنێتەوە دەبێت فیدرالی بێت ئەم خصوصانە بۆچی گرنگن عقلیەتی ئەو نخبەی ئەمەش نووسیوە توانین لە ڕێگەی ئەمە دراسەکەی باشە دوای سونەکان ئەڵێن چی بزانە تێنەگەیشتن و کورتبینی چۆنە سونەکان ئەڵێن ئێمە باشە قبولمانە هەرێم بۆ کورد و ئەخوان نەل کورد و خصوصیەتیان و چیوانە بەڵام تایبەت بێ بە کوردستان شیعەکان لەمە یا دێنە دەنگ بە تایبەت جەماعەتی داوە کە ئێستا ئەوان حکومی عێراقەکەن بەڵێ ئەڵێن نابێ ئەگەر قەرارە خێری تیا بێ فیدرالی دەبێت بۆ هەموو عێراق بێ ئەو وەختە داوا وەسونە هەردوو لایەن کورتبین بوون خراپ تێگەیشتوون داوا تەسەوری ئەوەی نەکردو ئەو زۆرینەیە حکومی وڵاتەکە فیدرالی لە ساڵحی نییە سبەینێ ئەمبار بێتە هەرێم و بەسرە بێ بە هەرێم و سوڵتەی ئەو لە بەغا زەعیفکە و مووسڵ بێ بە هەرێم سوڵتەی ئەو زەعیفەکە یا سونە هەمووی بێتە هەرێمێک سندەش ئەوەندە کورتبین بوون غەرقی شعاراتی پێشتری وەحدەی عەرەبی و سەهیۆنیەت و تەقسیمی عێراق و ئیسرائیلی دۆم و غەرقی ئەمانە بوون وتوانە نابێ جگە لە کوردستان نابێ هەرێمی تر هەبێ ئێستا سناڵ گەڕاوەتەوە شیعە و بەتایبەت حکومڕانەکانی شیعە دژی فدرالین دژی پێکێنانی هەرێمی ترن سونەکانن داوای هەرێمەکەەوەی پێڵێ دوێنێ وەرەوە باش کەواتە ئێمە لە کۆتاییە ئەبێ چی بکەین حەزمە کرد مەسەلە زۆر لە کۆتایی 50 خولەکە خەری وڵایمە تازە گەرمە بین کاک زانە ئەوەی مختصر دەمێ بڵێم سپاس بۆ جەنابەت سپاس بۆ بەڕێستا ئەم وەکوعرزم کردی ئەم بەرنامەیە ئەم بەشێکی لەو قەستە گەیشت چەندەی سپاسی بەڕێستەکەم کە ئەو تەکلیفەت قبول کرد و ئەو بابەتت لە پانۆڕامای ئەوروژات مسپاسیەوە من نەم بەرنامە باشە سپاس دەکەم مامۆستا سەردار ضروری ئەمە بەڕاستی قوڵتر بیکەینەوە واگەر بابەتێکی سیاسیش هەیە کێشە هەیە لەگەڵ یەکێتی پارتی کێشەت هەیە لەگەڵ یەکێتی لەگەڵ پارتی لەگەڵ هەر لایەنێکی تر بەڵام ئێمە نیشتیمانەکە ئەمە مەسئلەیەکە دەبێت بەڕاستی مەسەلە یادی ڕاپەڕینیشان قوارێکە بە خوێنی خەڵک دروست بووە ناکری ئێمە مەسەلە لەڕقی یەکێتی هەرێم وێرانکەی پارتی هەرێم وێرانکەی تۆ ئازادی من خۆشبەختانە مەمنونی خوا بەقەد نوکە دەرزیەک ڕقی لە دەروونمان نێشت تۆکو مناڵێکم لێ هاتووە ڕقم لە کەس نییە لەم سەر ئەرزە ڕقم لە کەس نییە کەس هەر هیچ کەسێک بەڵام حەقی ڕق لە خەڵک ناسێنمەوە تۆ حەقی خۆتە تەنان دەگەر ڕقت لە پارتیە یا لە یەکێتیە یا لە گۆڕانە یا لە فڵان حیزبەنەوەی نوێ نازانم ئیسلامەکانە کەفی خۆت بەڵام بۆت نییە ئەم ڕقات پێ دوایێ مادام لە یەکێتیە دەبێت لە کوردستانیش بێ و ئەوەشی ئەمەوە بڵێم بە قیادەی سیاسیم حیزبانە و ئەواناڵێم پێویستەکان کتێبە چاپکەن بە نسخەی زۆر چاپیکەن ئەو لای من هەیە و ئەم کتێبە دەبێت لای هەمووتان هەبێ وە گرنگە ئێمە بگەڕێنەوە ئەو بە میزاجی خۆی تەفسیر نەکانمە پێی بڵێن شتێکی پێوتری قەزدی مشەڕع و ئەمە خۆتان چاپتان کردووە ئەمەمان لابێ یەکی کشتر کە پایانەکەم بۆ خەڵک ئەوەیەکە و بۆ میدیاکانیش لەمە دووە دیقەتی زیاتر بکەین لەوانەیە ئیان هێنین قساکەن لە مەسئلە چارەنووس سازانە خەریکە وەکو جەناب دەڵێ کابرا تەسیری لە بازار کردووە بازاری پەلەوەرفرۆشتن ئەوانەی ئەهێنین من ئێستا ئەم قسانەی من ئەگە خراپ قسە بکەم کاریگەری خراپێ بێ خەڵکێک بێنین ئیشەکە بزانن و خەڵکی کوردستانیش دەبێ بزان لەمە دووە ئەو بەڕێزانەی کە ئاوا قساکەن ئەگەر نایزانن و لە خوانەوە قساکەن مەفروضە تۆی گوێلەیەشێک نەگری کە نایزانێ ئەگەر لێش بوو بێ بە عەلامەی گەورە حکم لەسەر قسەکەم بدا حکم لەسەر خۆم مەدا خۆمت خۆشەوەی تر سەردار عیبی نییە ڕقت لە کاکزانایە تر کاکزانە ئەگەر علمیشی لێباری نەهیچی لێ نازانێ ئەمە واز دەبێنی دوو ئەم برادرانە ئەگەر بە نەزانەی کەن مەفروضە گوێ لە نەزان نەگریت ئەگەریش بە مەبەستەوەی کەن مەبەستێکیان لە پشتە و ئەم مەبەستە لە ڕێگەی چاواشەکردنی خەڵکەوەکرێ خەڵک مەفروضە گوێ لە خەڵکی چاواشەکار نەگرێ ئیتر خۆی وجدانی چ مەبەستێکی لە پشتەوە هەیە زۆر خۆشی بۆ جەنابەت بۆ بەڕێز سەردار عەبدوڵڵا و سەر و چاودێری سیاسی سپاس سپاس بۆ ڕۆمانەکەشی تا ئەم بەرنامەکە من کۆتایی پێ نایەم چکە هەرکەس سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بەڕێستم سپاس بۆ کتێبەکەش دووبارە بان سپاس بینەرانی خۆشەویست بە هیوایەوەی بەشێکی زۆر لەو بابەتانەمان بە تەفسیرەوە باس کرد بێ بۆ ئەوەی بتوانین قوڵتر بچینە ناو بابەتەکان لە پێناو نیشتیمان و نەتەوە و بتوانین ئێمە بابەتێک هەیە کە مەجموعی ئەوە من کەڤەرێکی بۆ کەمەوەی کە کاک سەردار باسی کرد خۆمان پێکەم نەبێ
عزەتی نەفس و شەهامەتی کوردانەمان پێکەم نەبێ بەرامبەر عەرەب تورک فارس هەر کەسێک بەڵکو ئەو لە شوێنێک بە دەقێکی قانونی لەگەڵتەکە ئێمەش و بە هیوای بە خۆداچوونەوەی هێز و لایەنە سیاسەکانیش بۆ خزمەتی نیشتیمانەوەتەوە و ئەو خوێنی شەهیدانەی کە لە مانجی سێوە بە یادی ڕاپەڕینەوە بە ئەنفالەوە بە چیمیا بارانەوە ئێمە ڕوبەڕوو ئەبینەوە هەر دائیرەیەک هەر بەشێکی بە ڕووبارێک خوێن دەست دووبارە سپاس ئێوەش ئەمانەتی خوای گەورە